ئەمڕۆ ڕۆژی جیهانی فڕۆکەوانی مەدەنیە جاڵانێ دەستەواژەکە زۆر ئاشنا نەبێت بەلاتانەوە واتاکە یانی چی ئێمە لە تەوەری ئەم بەشەمان هەم لەسەر واتای دەستەواژەکە قساکەین هەم لەسەرەوەی کە بۆ خۆی ئەم ڕۆژە بۆ دیاری کراوە هەم لەسەر ئەوەی کە کۆمەڵێک ستاندارد و یاسا هەیە تایبەت بە بواری فڕۆکەوانی لەو ڕۆژەوە کە مرۆڤ ئیتر ئاسمانەکانیشی داگیر کرد بۆ خۆی و بۆ گواستنەوەی لە شوێنێکەوە بۆ شوێنێکی دیکە ئاسمانیشی بەکارهێنا تەبعەن کۆمەڵێک یاساش لەگەڵی هاتووە ئەم یاسانە بزانین لە لای خۆمان تا چەند کاری پێ ئەکرێت وەوای کردو فڕۆکەوانی لە لای خۆمان فڕۆکەوانێکی سەلامەت و تەندروست بێت بۆی کە لەسەر ئەم بابەتەش بدوێ میواندارەتی زۆر بەڕێز ئەمیر حسین فەیزوڵڵامان کردو بەڕێزیان فڕۆکەوانن ئەمیر حسین سڵاوت دەبێت زۆر بەخێر بێت پێمان خۆشە هەر بەڕێزت یەکەم جار باسێکی ئەوەمان بۆ بکەی ئەم ڕۆژە لە چیەوە هاتووە هۆکاری چیەکە ئەم ڕۆژە وەک ڕۆژی فڕۆکەوانی مەدەنی دەستنیشان کراوە. زۆر سپاسانەکەم زۆر پیرۆزبایم هەیە بۆ ئەو برا خۆشکانم کە لە باری فڕۆکەوانیە ئیشەکەنەوە ئەمەش پیرۆزبای لە بەڕێزت و هاوکارەکانت لە فڕۆکەوانیە لە پێش 75 ساڵ لەمەوبەر لە ئەتوانم بڵێم لە حوتی چواری 1940ەوە فڕۆکەوانی دامەزرا وەکو موئەسسەیەک یەکەم جار دامەزرا بۆ گواستنەوە خێراترین و سەلامەترین بۆ مرۆڤ کە بتوانێت بگوازرێتەوە بە شێوازگی سەلامەت و خێراتر بێ لە بواری فڕۆکەوانیە کە لە ئەتیفاقی منەظەمەی شیکاغۆ کە کرا کە پێ ئەڵێن لە منەظەمەی ئیکاوە لە عالەمیە کە هەموو وڵاتان بەشدارن ئەندامن لەو منەظەمەیە کە لە باری فڕۆکەوانی ئیشەکەن. ئەم ڕۆژە لە چیەوە هاتم ڕۆژە دەستنیشان کرا لە بواری فڕۆکەوانی مەدەنیەوە لە 5 ساڵ جارێک کە بابەتێک ئەو منەظەمەیە ئیخاتە پێشەوە بۆ وڵاتان کە چۆن باری فڕۆکەوانی بەرەو پێش بیبن چۆن بە خێراتر و سەلامەتتر بێ. لە 2014 دەستی پێ کرد دواتر لە 2019 و لە 2024ەوە دەستی پێ ئەکاتەوە کە هی ئەم 5 ساڵی ڕابردوو بابەتێکیان هەیە چۆن بیر بکەنەوە زیاتر پێش بواری فڕۆکەوانی پێشخەن لە وڵاتەکانە یان بیرکردنەوە لەوەیە زیاتر ینی سەوکو لە لای هەموو کەس ئاگادار لە ساڵێکە نزیکەی زیاد لە 4 ملیار کەس گەشت دەکەن هاتوشۆکەن بە کەمترین ڕوودا بە کەمترین حاوادث ڕۆئەیە نزیکەی زیاد لە 10 میلیۆن کەس لە بواری فڕۆکەوانی شەکاک بە هەردوو ڕەکەزەوە بە سەلامەترین شت ئەگوازنەوە. ئێستا ینی بۆ زۆر کەس هەیە پرسیاری ئەوە کە بۆ سەلامەتی ئی فڕۆکەوانیە من فرسەتم زانی لەم کاتە باسی ئەوکەم لە بواری فڕۆکەوانیە کە سەلامەترین و خێراترین شت لە هەموو ژیان لە هەموو وەسائل و تەکنۆلۆژیەکان زیاترە لە ڕووداوەکان لە گواستنەوەی سەر زەمینی باشترە لەبەرەوە ڕووداوەکانی وەکوی بینن و ئەوی بیستن زۆر زیاترە لە بواری لە حەوادثی فڕۆکەوانیە بینە گەر سەر کوردستان کە ئێمە چۆن لە کوردستان دەستمان پێ کرد لە 2011 و 2012 دەستمان پێ کرد ئێمە وەکو یەکەم فڕۆکەوان لە وەزارەتی ناوخۆ دامەزراین کە بە ئەستافێکی ئەندازیاری و فڕۆکەوانیە و بە فڕۆکەوە ئێمە ڕاست وەکو وەزارەتی ناوخۆ ینی بەشێکمان عسکەریە بەڵام ئێمە زیاتر ئیشەکەمان شارستانیە ئێمە لە بواری زیاتر ئیشی شارستانیەکەین بۆ ئیشی فڕۆکەوانی هەر مەدەنی کە بەڕێزت باست کردی واتای چییە ئەمیر حسێن فڕۆکەوانی مەدەنی واتای چییە؟ فڕۆکەوانی مەدەنی هەمووی ئەگرێتەوە کە لە بواری مرۆڤایەتی ئیشکە زیاتر بۆ گواستنەوەیە بۆ گواستنەوەی ئەکرێ یاخود بۆ حاڵەتی ئینسانی وەکو بڵێن لە حاڵەتێکی ئەمبڵانسە ینی بۆ نەخۆش بێ بگوازرێتەوە یاخود بۆ ئینقاز بێ یعنی یاخود بۆ هەر باری گشت و کاڵا بەکاری گشت و کاڵش بەکارێتەوە ئەوانە بەڵام ئەوە هەمووی لە بابەتی مەدەنی ئەگرێتەوە ئەبێ ئەوانەی لە سیستەمی مەدەنیە کە ئیشەکەن لە بواری مەدەنیە ئیشەکەن ئەبێ
سرتیفیکیت و لایسنسی معترفیان هەبێ کە بتوانن ئیشەکانیان بکەن لە هەموو وڵاتێکەوە زۆر باش بۆیە ئەبێ بە ستاندار بکرێت ینی معترفی لە هەموو جیهانەوە یەک بێ ینی فڕۆکێک لێرە بفرێ لە ئەی بۆ بی ئەبێ لە ئەسپانیا وابێ لە ئەڵمانیا وابێ لە ئێران وابێ لە تورکیا وابێ لە هەموو شوێنەکان وەکو یەکە لەبەرەوە هەمووی بۆکو باسم کرد لە ئیکاوی عالەمیە هەمووی موحدە لەو بواری فڕۆکەوانیە لەبەرەوە هەر فڕۆکەیەک کە لێرە لە سلێمانی دەرەچێت ئەچێتە ئەستەمبول یا ئەچێتە دۆحە بە یەک زمان قساکەن هەموویان لە عالەمە کە لەبەر چەند جنسێک هەیە لە ئاسمانە ئەفرێ لەو کاتەیە وەکو زۆر جار نزیکەی لە سەعاتێکە 3000 فڕۆکە لە عالەمە لە ئاسمانە بە بەردەوام زمانەکە بە هەر زمانی ئینگلیزی بەس هەر زمانی ئەڤیشنی پێ لە زمانی ئینگلیزی عالەمیە ئەمە یعنی ستانداردە ینی هەمووی کە قسەش ئەکرێت لەگەڵ تایارەکان هەموو بەو زمانە ئستانداردە قسە نابێت زمانێکی دایک بەکاربێنیت باسیەوە بکەین بواری فڕۆکەوانی پێویستی بەوەیەک تۆ بۆی بخوێنی لە وڵاتانە زۆر کەس کەوێ ئەم بوارە هەڵبژێرە بۆیە خوێنێت تاوەکو تاو شارەزایی لێوەرگێ سەرەتا بە نەزەری دوایەوە چێتەوەی کە بەکرداریش چۆن ئەنجامی ئەیە لێری خۆمان چۆن ئەم شێوازە ئەگەر کەسێک بێتە فڕۆکەوان کەسێک بیوە لای ئێوە کارکەیە و کادرێکی باشتر بەرهەم بێنن بۆی کە لەو بوارەیە خۆی ببینێتەوە ئێمە بدات کە کۆمپانیاک سەرپەرشی بواری فڕۆکەوانی ئەکا لە هەرێمی کوردستان کە 7 گروپە کە ئەو ئەستا بە دابینکردنی فڕۆکە و کردنەوەی کۆرسیش بۆ فڕۆکەوانەکان و بۆ ئەندازیارەکانیش ینی بە هەمان کاتە و ستافی ئەرزیش ئەم کۆمپانیا ئێستش بەس لە بواری تەنها سیانە مەینتینانس کۆنتراکتی هەیە لەگەڵ وەزارەتی ناوخۆ وەکو بواری تەدریبی ئەوانە ئێمە هەمانە وەکو مامۆستا ئەتوانێت تەدریب بکە بە پێکەنانی بۆ پێشخستنی بۆ دروستکردنی فڕۆکەوان یاخود ئەندازیار لەو بارە هەمانە ئەتوانین لە ئینسترکتەری باشمان هەیە شوێنێکی تایبەت شوێنیشمان هەیە ئەتوانین ئەو مەشقانە بکرێتن هەموو شتەکان کردوژمانە مەخۆمە لە سلێمان تازە 3 کەسمان پێگەیاندووە ینی هەر هی خۆمانە کردومانە بەڵام ئەتوانم بڵێم ئەم قەیرانی ئابووری لەم فتری ئەخیرەکەەوە بوو بە فاکتەری کە تۆزێک لە دامەزراندن کەم بێتەوە تۆزێک ینی کۆمەڵ لەو فاکتەرانە وای لێ کرد کە تۆزی سس بێتەوە لە بواری مەشقکردنە باشە جا بەڕێزت باسی ئەوەت کرد کە لە بواری فڕۆکەوانیا ئستانداردێکی نێودەوڵەتی هەیە بەڵام وەکو هێڵەکانی ئاسمانی ئەبینین جیاوازیەکیان هەیە لەوانەیە ئەوەی کە لە ئاستی کوردستانی خۆمان بێت لەگەڵ وڵاتێکی ئەوروپیا جیاوازیەکی هەبێ وا هەیە کە ئەمید حسین ئەمیش ڕێژەیەکی هەبێ ستانداردێکی هەبێ نابێت لەو ڕێژەیە کەمتر بێت یاخود بۆ نمونە ئەگەر لەو ڕێژەیە سەرتر بوو لە پلەبەندیەکانیا بڵێت کە ئەمە باشتر بووە بەڵێ هەموو ئەوانەیە لە بواری فڕۆکەوانی شەکە زۆربەی کۆمپانیان ئەو کۆمپانیان طبعاً حتمما منافسەی یەکتری ئەکەن لە بوارەکانە لە هێڵەکانە کامیان لە نرخە یاخود خێرایە یان لە کاتێکی مەزبوطە یاخود لە بارەکانی لە جۆری فڕۆکەکانە یعنی سێرڤیسی ناو فڕۆکەکانە ئەمە هەمووی فاکتەرێکە کە بە منافسە یەکتری ئەکەن ئەکید هەیە ئەو منافسەیە هەیە تا ئێستش ینی شەریکات هەیە لە عالەمە یەکەمە لە بواری فڕۆکەوانیە هەموو زیاتر خەڵکیش ڕوو ئەکات هەیە یعنی ئەتوانم بڵێم تەمینی ژیانی ئەو پاسنجەرە ئەکا لە ناو فڕۆکەکە ئەگەر خوانەکە تووشی ڕووداوێک بوێ ئەو کۆمپانیا هەڵەسێ بە کامل هەموو شتێکی بۆ کەسوکاری بۆ ئەو کەسە یاخود دقیقی و خێرایی و ڕۆژانە گەشتەکانی کە ئەکرێ ئەوە هەمووی منافسەیە باسی منافسە ناکەم کە فڕۆکەیەک نوێ بیان فڕۆکێکی کۆم بێ فڕۆکەی ئەگەر کۆنیش بێ یعنی ئەو لە ئەچێتە باری سیانەوە کە لە بواری ستانداردە کە پاسی کرد لەلایەن ستافی مهندسەوە وەکو نوێەکە وایە هیچ کێشەیەکی نییە وانە تەمەنێکی دیاری کراوە هەبێ بۆ تەمەنی نییە ئەتوانم بڵێم هەندی بعد تۆزی بچمە تەفاسیلەوە هەندی فڕۆکە هەیە ئێستا ینی ستۆپی پێکراوە گراوند بۆ ناتوانێت بفڕێ تەواو ئەوە جاروا هەیە ینی خەلەلێک لە چەند فڕۆکەیەک لە هەمان تایپە ئەدۆزرێتەوە لە منەظەمی عالەمیە کە ئەمە هەمووی بڵاو ئەکاتەوە لە هەموو سوڵتە تەرانی مەدەنی عێراقیەکان و وڵاتەکانی تریشەوە کە ئەم جۆرە فڕۆکە نابێ ئیتر بفڕێ لەبەرەوە ئەگەر لێرەش فڕی ئەو وڵاتە کە بۆی ئەچێ ڕێگەی پێ نادەدا بەزێ لەبەرەوە ئەم لە ئەستن لە شەریکە خەلەلی گیتیایە یاخود
فاکتەرێک هەیە کە گران بێ خۆتان ئەزان ئێستا تەکنەلۆژی زۆر بەرەو پێش ئەڕوا بەرەو هین بەرەو باشی ئەڕوا کە زیاتر ئاسان کراوە فڕۆکە کوانەکان تۆزێک ئەتوانم بڵێم مەوداکەی کەمتر ئەڕوا لە ڕێگەی سەرفکردنی فیوڵە زیاتر سەرفەکە ینی ئیکۆنیمی نییە خێراکانی کەمترە تەکنۆلژی ناو کۆپیتی بوو ینی فڕۆکەوانەکە تۆزی قرسرە زیاتر ینی ئەمە هەمووی ئەگەڕێتەوە سەلامەتی و سێفتەکەی دا ئەبازێنی کێرفەکەی لەبەر ئەوە کۆمپانیەکان گراوندیەکەن لە خزمەت دایەنەن فڕۆکەی نوێ هێنە پێشەوە بۆی بتوانێت یعنی هەر هاوڵاتیک ئەگەر خۆتان گەشت بکەن لەوە ئەچێ ئەگەر لێ بزانن تۆزێک لە بواری لە تکتی تارەکە سێری تایپی تارەکە ئەکەیتن چ نوعیەکە و چینیەکە بۆی بزانانی ینی بە چ نوعێک تارێک ئەمڕۆ ئەفرێتوانی شەوش لە ماڵەوە دانیشیان پێش فرینەکەت لە گۆگل سێری بکێتن ئەم تایپە چۆنیە چۆن کراوە یان ڕزیستەر و ڕقەمی هەموو شتێکیشی تایە لەناو گۆگڵە هەمووی ئەتوانی سێرچی بۆ بکەیت باسیشی فڕۆکەخانەکەی خۆمان بکەی شاری سلێمانی لەگەڵ ئەو کارمەندە بەڕێزانەی لەوێش کارەکەن یاخود چەند شوێنی کەشمانەیە بۆ فڕۆکەوانی مەدەنی بەکارەهێنرن ئەمانە تایبەتمەندی خۆی وەرگرتووە و تا چەند کارەکرێ بۆی کە وەکو وڵاتانی گیان بە شێوەیە لە شیۆکان کاری تا بکەن کە ئێمەش گەشتەکانمان هەمیشە بەردەوامی هەبێ و کارمەندی باشیشمانەکەن ئەتوانم بڵێم فڕۆکەخانەی سلێمانی یەک لە فڕۆکەخانەکانە کە بە ئستاندار زۆر لە ڕێی تەکنۆلۆژی زۆر پێشکەوتووە لە ڕێی سەلامەتی ئەتوانم من هەردوو فڕۆکەخانە هەولێر و سلێمە هەردووکیان لە ئاستێکی زۆر بەرزن زۆر باشن بەڵام بە حکمی ئەوە من خۆم دەوام لە ناو فڕۆکەخانەی دۆرت سلێمانیە زۆر کەم ئەچمە هەولێر بەڵام ئاگام لە سلێمانەیە زیاتر یعنی کە لە ڕێگەی ئەوانەی کە لە باری کەشناسیە ئیشەکەن لە باری تاوەرە ئەوانەی کە لێرە و دەستخۆش و ڕێزم هەیە بۆیان ئەوانە کە لە باری تاوەرە هینەکەم و بەڕاستی ئەمڕۆژ لەگەڵ کۆبنێکمە بوو لەگەڵ بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەتە ینی بەتابەتی باسی ئەوانەکەم کە لە تاوەرە ئیشەکەن ئیشێکی زۆر قورسەکەن ئیشێکی زۆر گەورە ئەکەن کە ئەوان کەس پێ نازانێت بەڕاستی بەداخەوە ئیشێکی ینی ئەکەن زۆر مەسئولیاتێکی گەورەیان لەسەر شانە لە هەڵەیەکی بچووک ئەتوانێت ینی ئەتوانم بڵێم سەتان کەس ژیانی سەتان کەس لەناو ئەبە بەڵام ئەوان شەونەخوونیان و ماندووبوونیان و بە بەردەوامی لە ئیشەکانیانە واکردو بە سەلامەتترین شت وا هاتوۆتە پێشەوە کە ببێ فڕۆکەخانەیەکی زۆر پێشکەوتو لە ڕێی هەموو شتێکەوە لە ڕووی سەلامەتی و ماندوو نەبن دووبارە سپاس بۆتەوە زۆر بەخێربێ بە هیوای ئەوەی کە ئێوەش بتوانن کاری باشتر بکەن کاتری باشتر پێ بگەێنن بۆی کە ئەو بوارە گرنگی و تایبەتمەندی خۆی وەربگرێت دووبارە سپاس بۆ دەست